بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرە ئازیزەکانی کەناڵی پەیام خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی میهری ڕەمەزان لەگەڵ هاوکارم کاکدانا هاتینەوە خزمەتتان دەخوازین کە ئەم شەویش لە خوای گەورە دەپاڕێنەوە کە تاعەت و ڕۆژوتان قبول بێت و عیبادەتەکانی ئەم شەوتان لەم شەوە پیرۆزەدا لێ قبول بێت ئینشاءڵڵا. بینەرمان بن تا کۆتایی کە کۆمەڵێک بابەت و تەوەرمان بۆ ئامادە کردوون کە دڵنیاین کە ئینشاءڵڵا بە دڵی ئێوەی عزیز دەبێت. وەڵە بەڕێزان وەک هاوکارم ئاماژەی پێکرد ئێمەش سڵاو و ڕێزی خۆمان بۆ ئێوە پێشکەشەکەین لە دەرشەوە پیرۆزەکەی مانگی کۆتایی مانگی ڕەمەزانە لەگەڵتانین بەتایبەت ئەم شەو کە شەوی 25 ڕەمەزانە یەکێکە لە ئەو شەوانەی کە زۆرێک لە مسلمانان 25 و 27 پشتیەوەی پێبەستن کە پێ ئەچێ شەوی قەدەر لەم شەویان لە شەوی 27 تا بێ بۆیە ئەم شەو زیاتر نوێژ و ڕۆژ و زیاتر نوێژ و تاعەت و عیبادەت و قورئان خوێن و دوعاکانمان چڕ بکەینەوە. وەڵە بەڕێزان هەگبەی بەرنامەکەمان چەند تەوەرێکی لە خۆ گرتووە لە ستۆدیۆ خۆشنووسێک بە ناوی عەدنان کاکەی لە کەرکووکەوە تۆ میوانداریمان کردووە لەگەڵ یەبین هەروەها بڕگەی ئەوینی قەدر لە هەولێرەوە پێشکەشەکرێت هونەرمەندێک لەوێ میوانە هەروەها هەریەک لە بابەتەکانی خوانی ڕەمەزان و هەروەها پرسیار و وەڵام و هەروەها راپۆرت و ڤیتی و ئەگەر بکرێ و مەجال مایەوە پەیامنەرانیش وەرەگرین. بەڵێ ئازان سەرەتا دەچینە لای میوانەکەمان کۆمەڵێک قسەی لەگەڵا دەکەین کە کۆمەڵێک بەهرەی جوانی تێدا لە خۆشنووسی کاک عەدنان زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. سپاسکەم دەستەکەت لێمە بەخشیوە. سەلامەتی بژیت سڵاو لە بینەران هیوادارین ئینشاءڵڵا بتوانین پێکەوە بەرنامەیەکی جوان پێشکەش بکەین. زۆر باش. کاک عەدنان دواتر بە چڕی گفتوگۆ دەکەین لەبارەی خۆشنووسی و لەبارەی ئەو بابەتانی کە دەینووسی بەڵام ئەم شەو کە تا دێنە سەر تەوەرەکەی تۆ کە دوای کەمێکی تر ئینشاءڵڵا بڕگەکانی دیکەمان تاواکە دێنە لای جەنابێ چیمان بۆ ئامادە دەکەی؟ وەڵا هەوڵ دەدەم لەو کاتێک کە سەرقاڵی بەرنامەکە بین چەند ئایەتێک بنووسم یاخود چەند شتێکیش بنووسم بە چەند جۆرێکی خۆشنووسی. جۆرەکانی خۆشنووسی زۆرن زیاتر لە 10 جۆر هەیە بەڵامی تر بە پێی کات هەوڵ دەدەم بە 3 جۆر ئەو شتانەی ئامادەم کردووە بیانووسم. زۆر باشە. کاک عەدنان جەنابەت تەنها ینی کارەکان لەسەر قورئان و ئاەتی قورئانی و فەرموودەیە یان بابەتی دیکە شتیکەشە نووسیت خۆشنووسی؟ بابەتی دیکەش بڵێ بە زیاتر باوڵێن هونەری خۆشنووسی لەسەر قورئان و فەرموودەکانە و لەسەر قسەی ناودارەکانە. ئیتر جاروا هەیە پەندی پێشینانە نووسین، جاروا هەیە شعری شاعیرانە نووسین. ئیتر بە پێی هەموو شتێک زۆر جار هەیە پەندی وا هەیە پێویستە هەموو کۆمەلگا ئاگای لێبێ بتوانێت. زۆر باشە. ئەوەی ئەتەوێت لەم ماوەی کە تا بڵین بڕگەکان پێشکەشەکەن و دێن لای جەنابەت بە سەرقاڵی نووسینەبی ئەتەوێت چیمان بۆ بنووسی و چەند شت بەتەمای بنووسی؟ بەتەمام ئینشاءڵڵا 3 بڕگە بنووسم 3 نەز بنووسم. یەکێک لەوانە وەکو دیارەیەک بۆ کەناڵی ئاسمانی پەیام بنووسم کەناڵی ئاسمانی پەیام. جۆرەکەی تری خۆشنووسی ئەنووسم لەیلەتل قەدری خەیڕ من ئەلف شهر. جۆرەکەی تر سوورەتی شەمس ئەنووسم ئیتر تا بتوانین تەواوی بکەین لەو کاتەی هەمانە. زۆر باشە. دوایش لەسەر ئەم بابەتانی کە لە بەردەمانەدان ڕاوساکەین جەنابەت خەریکی نووسینەکەی خۆت بە بەردەوام ناوە کامێرت لەسەرە بێ ئێمە دەچینە لای بڕگەکانی ترمان ئینشاءڵڵا بەسەرچاو. فەرموو. بەڵازان دەچینە لای بڕگەی یەکەمی بەرنامەکەمان کە پرسیار و وەڵامە چاوەڕێی پەیوەندیەکانیەوەی عزیزین. پرسیاری ئەم شۆمان دەڵێت یەکەم فەرمان واتە ئەمر کە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە چییە؟ دەچینە لای یەکەمین پەیوەندیمان خاتوڤیان ئەحمەد لە کفری وەردەگرین. خاتوڤیان سڵاوی خوا لێبێت. خوایە بە ئێوەی بەڕێزیش. زۆر سپاس تاعەت و ڕۆژتان قبول بێت. لەگەڵ ئێوەش بەڕێزم. زۆر سپاس. گوێبیستی پرسیارەکە بوو یان دووبارە بۆت بخوێنمەوە؟ وای سێر شاشەکەکەم بیبینم. زۆر باشە. هەر سێری شاشەکەش بکەم نیشار بۆت دەخوێنمەوە. یەکەم فەرمان واتە ئەمر کە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە چییە؟ یەکەم فەرمان ئەمر واتە ئەمرێک جێبەجێ کراوە خوای گەورە ئەمرێکی کردووە ئەو ئەمرە ئەمر ئیقرا. نازانم تۆ وەڵام نایتوێ. خۆم ئیقرا گەر هاوکاری مشکەن داشترە.
حەزەکەی ئەوت بۆ جێگیری حەزەکەی ئەوت بۆ نووسیم بزانین چێ بێت باشە؟ ئینشاءالله 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 دەستخۆش سپاس بۆ پەیوەندیەکەت ئەچینە لای پەیوەندی دوو هەممان بزانین چێمان لەگەڵات و سایەستەر لە سلێمانی بەزام داخراوەتەوە داخرایان داخراوەتەوە وەڵە بەڕێزان لە میهری ڕەمەزان و لەگەڵتانین پرسیارەکەمان ئەڵێت یەکەمین فەرمان کە خوای پەروەردگار لە قورئانە کردوێتی چی بووە؟ زۆر بەسیتە زۆر ئاسانە ئینشاءڵڵا ئێوەش ئەتوانن وەڵامی دروست بدەنەوە و وەختیش یاوەرتانە ئینشاءڵڵا. خات و ئاشنا مەحموود لە تەیکیە وەردەگرین خات و ئاشنا سڵای خوا لێبێ الله يسعدك لإيوه زۆر سپاس تاعاتان قبول بێت برنامجكتان ليكم هيوستك وستان بخوات سپاس بۆ تۆش کە پەیوەندیت کرد. زانیاری دەیە؟ والله زانياري ما بسورة اقرأ اقرأ بله زۆر باشە خات و ئاشنا دەستخۆش ئەچینە سۆران سیتا ئەحمەد وەرەگرین سیتا خان سڵاوی خوارد لێبێ. الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆش نامەزوانەکەتان لی دەکەم. زۆر سپاس بێویبی وەڵامی پرسیارەکەت لایە؟ والله پرسیارەکەم گوێ نەبووە ئەگەر زەحمەت نەبێت یەکەم فەرمان کە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە چییە؟ خۆی گەورە فەرمانێکی کردووە چییە؟ والله تێناگەن لە پرسیارەکەتان. بەڵێ؟ ئەگەر بترێ دوبارەتیەوە؟ یەکەم فەرمان واتە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئەمرێکی کردووە ئەو ئەمرە چییە؟ ئەو فەرمانە چییە کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێ کردووە؟ یعنی فەرمانی بەس شتێک کردووە بۆ مرۆڤەکان؟ بەڵێ بەڵێ. نوێژکردن. چی؟ چاکەکردن. چاکەکردن. دەستخۆش بێ خوال لەگەڵ بێ ئەخوا. دەچینە لای پەیوەندیەکی دیکە خات و تارا عومەر لە کەلار وەردەگرین خات و تارا سڵای خوا لێبێ. الله يفقر لإيوه شبيه زۆر سپاس. سپاس بۆ جەنابیشت. گوێبیستی پرسیارەکە بێت؟ بله إن شاء الله لا أقرأ به أقرأ به؟ الذي خلق بله باشە خوشکی من دەستخۆش خوال لەگەڵ بێ. دەستخۆش بێش خۆدانەگە. وەڵە بەڕێزان پرسیارەکەمان یەکەمین فەرمان کە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە چییە؟ زۆر ئاسانە زۆر بەسیتە زۆر وەنیە؟ زۆر زۆر هەر لە سەرتاشەوە هاوکارێکمان کردوون. وەڵا چینە هەولێر ستایش نەجمەدین. سلام عليكم. عليك السلام ورحمة الله. هاشم بەڕێزە. یەخوا بێوی بیت. ئاگا لە پرسیارەکەمان هەیە؟ بەڵێ. وەڵامەکەی چییە؟ سورة اقرأ. اقرأ؟ نە سوورەتی نەماوتۆ چ سوورەتێکە ئەڵین فەرمانەکە چییە؟ يعني فەرمانەکە کەم ئەوی گودابەزیە. چی بوو؟ فەرمانەکە چییە؟ سورة اقرأ بێکەم دەدابەزی ئێژوک فەرمانێکە کە کەم داریشکە لە قورئاندا. واتە ئەو فەرموودێ ئەو ئاەتی خوای گەورە چییە؟ مەبەستمان لەوەیە. بەڵێ. خاتون لە پرسیارەکە تێگەیت؟ بەڵێ تێگەیشتیمە لە پرسیارەکەی. فەرمانەکە چیە لەو سوورەتایە بڵێ ئەوەیە وشەیەکە یەک وشە. والله هي وش نازانم بس ما بس كم جوية كم سورة كتابة أو اقرأ باسم ربي الذي خلق أو مقصدك مش أو باشا اقرأ الله چییە گەروابێ يعني چییە؟ يعني في غفر ساسا فرماية صلى كرديان. فەرمانی چی کردووە؟ دەستخۆش بێ خوال لەگەڵ بێ بەڕێزان هەوڵبن بە کورتی و بە گوشتایی و ڕێک مەبەستی پرسیارەکەی ئێمە چی ئەوەمان وەڵام بنەوە. مەبەستیشمان ناوی سوورەت نییە تەنها ناوی ئەو فەرمانەکەمان ئەوێ بە یەک گوشە فەرمانێک کراوە. ئاواز عەبدوڵڵا لە چەم سواڵانیە؟ چۆر لای کرد؟ السلام عليكم. عەلەیکی سەلام ورحمة الله. دەستخۆشتان یەکەم. زۆر سپاس هاتووە ئاواز. بنسبة پرسیارەکەتانەوە فەرمان کراوە بخوێنن واتە ئەقرا. يعني اقرأ فەرمانەکە وایە؟ بەڵێ واتە بخوێنن. دەستخۆش زۆر سپاس بۆ خاتووە. دەستخۆش بۆ ئێوە سپاس. خوال لەگەڵ بێ. ئایا نادر لە کەرکوو وەرەگرین بەڵێ ئایا خان؟ السلام عليكم براكم. عليك السلام خوشکی من. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم براکەم اقرأ يعني بخوێنە يعني بەمەبەستێەوەی يعني وتی بخوێنن يعني یەکەم جا کە دابەزی اقرأ دابەزی خوێندنەوە. بەڵێ دەستخۆش بە کوردێکی خۆمان دەستخۆش بێ زۆر خوشکی من. سپاس خاتوو ئایا لە کەرکووک. خوال لەگەڵ بێ. بەڵێ خاتوو ئالیا عەلی لە
هەولێر وەردەگرین سڵای خوا لەوێ خاتوو ئالیا. السلام عليكم ورحمة الله عەلەیکی سەلام. عەلەیک سەلام وڕەحمەتوڵڵاه. دادەکەی من عەزیێت نەبێت سەود هەڵبڕی سوپاس دەکەین. إيه باشا دەست خۆش. بەڵێ دەستخۆش بەرنامەکەت دەکەن وادارم سەرکەوتوو بوون وادارم لەم شەوانێ قەدرە ئینشاءالله کەسمان بێ بەش نەبین لە دوعای خیر بێت. ئامین. دوعامان بۆ بکەن دادا. إن شاء الله میداوایەوەتان لێکم دعای خێرم بۆ هەمومان بکەن ئینشاءالله. ئینشاءالله بچینە لای پرسیارەکە. خۆی گەورە لە هەمومانە قبوڵەکە خۆی گەورە خۆشی و سەرەتیەکەتەوە هەموو مسلمانە. اللهم آمين. اللهم آمين. باکات لێنەگەم بەس ئالیەیە ئانیە نە لێ بەڵێ ئالیە لێ ئالیە نەکۆم ئانیە. ئالیە زۆر باش. ئالیە. بۆ باکات لە هاوڕیانیش نەکردن لەسەر هێڵی ئاسیەکەم با ئینشاءالله هەموو هاوڕیان وەرێکنەوەی دەکەن. با وڵاتی پرسیارەکە فەرمانەکەەوەی ئیقرأ واتا بخوێنە اقرأ باسم ربك الذي خلق. باش دەستێ خۆش بێ. زۆر سپاس. خوا لەگەڵ بێ خوشکی من. ئالیا. چێمان لەگەڵایە؟ پەیام بەکر لە تەکیە پەیام خان سڵای خوا لەبێ. سڵای خوا لە ئێوەش بێ براکانم باشن؟ وا بێوەی بیسپاس. فەرموو. خاتوو پێ. وەڵای پرسیارەکەمان مەبەستی ئەوەیە یەکەم کە فەرمانی خوا ئەمری خوا دابەزیوە مەبەستی ئەوەیە کە بخوێننەوە. یعنی ئیقرأ بەڕای تۆ؟ بەڵێ. ئێمە ئیقرأ بۆ تۆ نووسین دەست خۆش بێ. دەچین لای پەیوەندیەکی دیکە خاتوو ڕۆشنە ئەمین لە خاتوو ڕۆشنە سڵای خوارد لێبێ. وابزانم پەیوەندەکەی بەداخەوە داخرایەوە ڕۆشناخان. بەڕێزان تکایە ئەو بەڕێزەی پەیوەندەکان وەردەگرێت کاکدابان ناوی دوانی و شوێنی خۆتان یەکسەر پێ بڵن بۆی لێتان نەپرسێ. خاتوو هەورین عەبدوڵڵا لە هەولێر. خاتوو هەورین سڵای خوا لێبێت. السلام عليكم. عەلەیک سەلام وڕەحمەتوڵڵاه. زۆر سوپاس بۆ جەنابەت. بۆڵای پرسیارەکەس بە ئەقرأ بێ. ئیقرأ بێ؟ بەڵێ. دەست خۆش بێ خوا لەگەڵ بێ ئەخوا. ڤیان سالار لە پێنجوێن. سلام علیکم براتانی. عەلەیکی سەلام خوشکەکەم. دیوان سەرکەوتنتانە دەستان ساڵ بێت. زۆر سوپاس. دەستخۆشی بۆ تۆش کە پەیوەندی و کرد. دەستان خۆش بێ بۆ وڵامی پرسیارەکەت با ئیقرأ بێ. ئیقرأ. بەڵێ. زانیاری دێ یا لەسەر پەیوەندیەکانی تر واڵی؟ وڵا براسم ئاڵەیە بە ئەوە بێت. چێڵێ؟ براسم. براکەت. باش. زۆر باشە وەڵام. سڵاو ڕێزمان هەیە بۆ براکەشە. عەلەیکە سەلام دەستان خۆش بێ زۆر مەمنون. سەرچاو خوا لەگەڵ. بەڵازان دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان دواتر ئینشاڵڵا دەرفەدەبوو دێنەوە لای پەیوەندیەکانی وی عەزیز لە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان خوانی ڕەمەزان کە بە سپۆنسەری کۆمپانیای بیلباک دروستکردنی مەحشی بە باینجانە پێکەوە بینەری دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی بیلباک. نوشی گیاتان بێ. تەنها و هەمیشە بە ناوی خوای گەورە میهرەبان خۆشحاڵم ئەم شەویش خوای گەورە دەرفەتی بیام لە خزمەتانەوە پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن ئەویش ئامادەکردنی مەحشی باینجانە. گەزانین خواردنی باینجان خواستی زۆر کەسە و خواردنێکیشە ئەتوانین کە زەیتیایە و کێشش دروست ناکات بۆ قڵەوی یاخود بۆ کێش زۆری. من ئەم شەو ئامادەکردنی مەحشی باینجانمانەیە لە بڕۆی کاتیم بەرنامەکەی من کەمە پێشتر من باینجانەکەم ئامادە کردووە جوان لە ناو ڕۆنێکی زۆر زۆر کەم باینجانەکەم زەرد کردووە و قیمەکەیشم هەویری قیمەکەشم شێلاوە کە پێک هاتی هەویری قیمەکەمان بەهارەت بە ئارەزی خۆت هەر جۆرە بەهاراتێکت پێت خۆشە
خوێکە ڕەگەزی سەرەکی لە هەموو خواردنەکە پاشان پیازی زۆر ورد و لەگەڵ کەرەوزە. ئێستا من دەستەکەم بە ئەوی کە ئامادە بێ هەندێک سووری ئەەکەمەوە. نوشیگیاتان بێ. دەستەکەین بە ئامادەکردنی مەحشیەکە بەم شێوازە. شێوازە دایئەنێن استوى ببینن کەمێک دۆشەم بۆ سوور کردوێتەوە لەگەڵ ڕۆنی قیمەکە.
بەڵێ بەڕێزان و گەبێنن ئێستش مەحشی بەنجانەکە ئامادەیە بکەنە ناوی فڕن بۆ ماوەیەک نوشی گیاتان بێ بەڵە خۆشەویستانەوە گەبینن مەحشی بەنجانەکەمان ماوەیەک لە ناو فڕن بۆ دەرمان کرد خوارەوەش و سەرەوەشی جوان پێکەوە برژاون بسم الله ئەتوانیت ئەمە بخۆیت برنجیش ئامادە نەکەیت بەپێی خواستی کەسەکان ئەتوانیت بیبەری تونیشی بۆ زیادکەی یاخود چەوری ئاژەڵ یان ئەتوانیت لە جیاتی باینجان بە کولەکە بیکەی بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە مەحشی باینجانەکەمان کۆتایی هات هیوادارم وێرسوودەکان لێبینی بێ سپاسی خوای گەورەکەم شەوی دەرفەتی پێم لە خزمەتانە بم تا ئەڵقەیەکی تر بە خوای بەرز و بێ هاوتەتان سپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە بەڵە بەڕێزان لە بەرنامەی میهری ڕەمەزان ڕاستەوخۆ لە شەوی 25 مانکی ڕەمەزان لەگەڵتانین دەچینە لای پشوویەک و ئەکەڕێنەوە. بەڵازان سڵاوتان لێبێ دووبارە دەچین لای میوانەکەمان کار لێرە لە ستۆدیۆ ئامادەیە خەریکی خۆشنووسی و نووسینی چەند ئاەتێکی قورانی پیرۆزە کاکادان ئێستا سەرقاڵی چیت زۆرت ماوە نووسینەکانە جارێ ماوە تەواو نەبووە بەڵام ئیشمان کردووە زۆر باش بەرهەم هەیە کاک عەدنان تەنها لە نووسینی قورئان و ئەوانە یاخود لە شتی دیکەژەر دەنووسیت نووسینی قورئان و فەرموودەکان ئەوە بە شێوەیەکی سەرەکی ئەنووسرێت ئیتر پەندی پێشینانە نووسرێت قسەی ناودارەکان هەر ناودارێک ئیتر بە عەرەب بێ کورد بێ ئەی نووسین شعری شاعیران هەمووی بابەتە بۆ نووسینەکانمان بەڵێ کاک عەدنان ئەتوانین بڵین خۆشنووسی بەهرەیەکە و هەر لە سەرەتاوە لە مرۆڤێکا لە کەسێکا هەیە یان نەخێر ئەبێ ئەگەر بەهرەژە بۆ بێ پەرەی پێ بدرێت و لە ڕووی بەشداری خول و ئەکادیمی و ئەمانەوە ئەنی خول ببینێت و پێیا بڕوا خۆی لە خۆیدا هونەری خۆشنووسی بەهرەیەکە بەڵامی ترەکەوێتە سەر ئەو کەسەی کە بیاوێ پەرەی پێ بدا ئەبێتە خۆشنووسێکی بەتوانە لەگەڵ ئەوەشدا یعنی بەڕای من ئەگەر هەر کەسێک بتوانێت هەوڵ بدا ڕەنگە نەگاتە ئاستێکی زۆر بەرز بەڵام ئەتوانێت بگاتە ئاستێک کە خۆی نووسینی جوان بێ خەتێک یاخود دوو جۆر لە خەتەکان فێر بێ ئەتوانێ ئەوە بکە بەڵام ئەگە بەهرەی هەبێ خەتەکان هەمووی بە ئاسانی فێرە بێ و ئەتوانێ ببێتە بەهرەمەندێک لەو بوارەدا زۆر باشە کاک عەدنان ئەم خۆش جوان نووسیانی کە لێرە ئامادەن ئەمانە هەر یەک و ناوێکی هەیە شێوازی خۆی هەیە جیاوازیان هەیە
بەڵێ جیاوازی زۆرە جۆرەکانی خۆشنووسی چەند جۆرێکی سەرەکی هەیە خەتی نووسخ خەتی ثلث دیوانی جەلی دیوانی فارسی ڕقعە ئیجازە ئیتر ئەم کوفی ئەم جۆرانە هەرێکی شێواز و قاعدەی خۆی هەیە ئەنووسرێ زۆر باشە جەنابەت بەردەوام بە بۆی زۆر کاتت لێ نەگرین وردە و دەتۆ خەریکی شوکاری خۆت بێمە ئەوە ناوە ناوەینەوە لا ئینشەڵڵا زۆر باش بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لە بەرنامەی میهری ڕەمەزان لە شەوی 25 ڕەمەزان لە خسمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین وەک لە ئەوڵۆ ئاماژەمان پێکرد چەند بڕگەیەکمان هەیە چەند بابەتێکمان هەیە چەند ڤیتێکمان هەیە بڕگەی ئەوینی قەدر ئەم شەو لە هەولێرەوە لە نووسینگەی سەرەکی کەناڵی ئاسمانی پەیام لە هەولێرەوە هاوکارمان عیمران ئەمیر پێشکەشێکا و ڕاستەوخۆ چینە لای ئەو سەبابێ ئیمران سڵاوی خوا لەبێت و ئەم شەو ئەوینی قەدر لە لای تۆیە و پێشکەشمان کە بزانین ئەو هونەرمەندانە ئەو سرود بێژانە کێن و تا چەند چێژ دەبەرخژی بە بەرنامەکەمان ئەم شەو لە هەولێرەوە لەگەڵمانە بیت وڵێ وابزانم وڵێ لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەزان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی تر لە شاری هەولێر هاتنەوە خزمەت ئێوە عزیز و خۆشەویست بێگومان سوپاس بۆ پەروەردیگار شەوانی قەدر لە هەولێر بە تەواوەتی لە بەشێکی زۆری مزگەوتەکان بە بەشداری موسڵمانان ڕازاندراوەتەوە ینی سوپاس بۆخوا بەشێکی زۆری مزگەوتەکان ئێستاکە مسلمانان خەریکی عیبادەت و پێشوازیکردن لەم شەوە ئێمەش ئەمڕۆ بە پێویستمان زانی بە جیاواز لەمانە بە زیکری سرودوتن و مەتحکردن لەسەر شەوانی قەدر ئەمڕۆ لەگەڵتان بین لەگەڵ دوو میوانی زۆر خۆشەویست مامۆستا عەدنان هونەرمەندی بە توانای شادی هەولێر زۆر خۆشحاڵم لەگەر دەفژن کاک عەلی کە ئەمڕۆ لەگەرمانن زۆر خۆشحاڵی مامۆستا با ئێمە هەر ئەمڕۆ شەوی قەدرە شەوی دابەزینی ئاەتەکانی قورئانی پیرۆزە با سەرەتای قسەکانمان بە قورئانی پیرۆز دەست پێ بکەین فەرمووی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين لا إله إلا هو يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين صدق الله العظيم دەستەکان خۆش بێ مامۆستا عەدنان کادان ئەم چەند شەوەی ڕابردوو لەگەڵ هاتنی لەیلەتول قەدرە مزگەوتەکان چۆن بوون لە شاری هەولێر چۆنت دەبینی جیاواز لەگەڵ ساڵەکانی تر طبعا لە پێشەچی دەستخۆش لە جەناب دەکەم لە تەلەڤیزۆنی کەناڵی ئاسمانی پەیام خی گەورسەکەم کە لە بە ئەو مادیبوون و ئەو زەحمەتەی کەوادەی چێشن لە شەوان و کاتی تریش شەوانی قەدر طبعا لە هەولێرێ چەند ساڵی ڕابردوو ئەو ساڵیش تۆزێک ئەوەی پێوە دەبینم بەڵام مزگەوتەکان تاش 12 شەو کەوا نوێژێکی شاکرا و تەراویح کرا تا سعات 9 چارێک هەندە مزگەوت دوای خەڵکە دەستەوە ماڵی وسلحاتش دەکات دوای لە سعات 12 دەست پێ دەکەن کاک عیمران سعات 12 دەچین یەکسەر مامۆستایەکە ئەو مزگەوتەی کەوا ئامادە بن ئینشاڵڵا شەو نوێژ دەست پێ دەکرێت دوای لە ناو دوورکە حەدەکە دوورکە دەکرێت دوای لە پاشان وتارێکی کورت و ئامۆژگاریە و دوای لە پاشان نوێژەکانیت کە دەکرێت و هەندێک شوێن هەیە قاری دەنگخۆش هەیە قورئانی دەخوێنی یاخود بە مەوالەشی
ئاخا و سول بێژانە بەشدار دەبن هەندێک مزگەوت هەیە بەشداریکردنتان هەیە کاتمان خۆ بەڵێ من ئەو شەوە لە مزگەوتی مامۆستا خاڵک لە ڕووناچی مزگەوتی مامۆستا خاڵک ڕووناچی پێ دەڵێن بەڵام لە هەولێری نوێیە ڕاست مزگەوتی مەدینە منەوەڕە ئەو ڕۆژە لێ بوو مامۆستا گوت پێم خۆشە مناجاتێک بێ ئەمیژە و سوودەی کاگنایفی کەەوە وداع دەکا بە مەوال پێشکەشیانم کرد بەشداربوون چۆن بوون مسلمانان چۆن بوون حزوریان لە نێو مزگەوتەکانە بەڵێ لەگەڵەوەی کەەوە ئەو ڤایرۆسە و ئەو نەخۆشیە شتانە شەیە بەڵام خەڵکانێک زۆر بەشداریش دەبێت الحەمدولیلا خەڵک دەمینێتەوە وەکو چەند ساڵە 4-5 سەفیان هەبووە مزگەوتی ئەمن چوم مزگەوت کەش هەیە ینی دوێنێ چوم سەردای مزگەوتە شکە لە شوێنێتر بووم ئەوانیش 4-5 سەف دەبوون زاری وە هەبوو لە نوێژەکان یەکەم بینیان هەبوو بینەکانیان دایە و دوای لە پاشان مەزاری قورئانخی نیشاندانە الحەمدوللا خەڵک بە زۆر شخڕۆشەوە لە شەوانی قەدر دادەنیشی دەزانی ئەجر و ثەوابەکەی چەندە مامۆستایان هەندیان بەگوێدا سوپاند و ئەو دەستگای ئەعلامیانە ئەو مامۆستایانە ئەو بانخوازانە هەموو پێیان گوتینە شەوی قەدر خەیری لە 1000 مانجی زیاترە جاوانە تموعیان هەیە باش ئێمە زیاتر قساکەین بەڵام بزانین چت پێشکەشی مامۆستا خاڵق ڕووناچیوان کردبوو لە مزگەوتەکە شتێکی ئاواش یان هۆنگاوەی تایبەت بە سوودێکم هەیە ئیمرانجان لەسەر شەوی قەدرە ینی ئەگەر جوان تێبکرەوە مانایەکانی هەمووی باسی قەدر دەکا ئینشاءڵڵا ئەوتان پێشکەش دەکەم زۆر زۆر باشە و بێگومان سرود لەسەر شەوی قەدر بێ و ئێستا لە ناو شەوی قەدر بووین هەر ئەو سرود دەمان پێ دەست خۆش بێ کاگالی ژەمڕۆ لەگەڵمان زۆر بەخێر بکە علی دووبارە دڵی پەروانەما ئەمشاو لە عەشقی تۆ لە سووتانە بۆ دیداری شەوی قەدر ئاشتی چاوە لە بارانە ئاشتی چاوە لە بارانە ئەم شەو جوانی شو جواني عزيزانا غوري توبة وذكر ونجاة فبولينا خيام عشقا نيا أقري لسورانا فبولينا خيام عشقا نيا أقري لسورانا نيا أقري لسورانا ضلي بروانا ما لعشقي طول السوتانا بودي داري شوي قدر اشتي سوا لباران اشتي سوا لباران عشقي بوك وامشاو عاشقا طويل خاودورين عشقي بوك وامشوا عاشقا طويل خاودورين سدايت اهلي لو تكبيرا هر خلوات وهر قيانا سدايت اهلي لو تكبيرا هر خلوات وهر قيانا هر خلوات وهر قيانا عشقي طول السلطانة خدي داري شوي قدر اشتي سوا لباران اشتي سوا لباران يا رب مريم ورزا 1000 باخيل غامزة يا رب 1000 باخيل غامزة بتسند مظلوان كيقوليني مش داي اسو داي جانا بتسند ملوان كيقوليني مش داي اسو داي جانا مش داي اسو داي جانا ضلي بروانا ما امشاو لعشقي طول السوتانا بودي داري شوي قدر اشتي سوا لبارانا
دەنگەتان هەر ئاوا بەردەوام بێ ئەگەر پێم بڵێ بجددی ینی شعری ئەم هۆرنداوەدیام سرودێ زۆر تایبەتە کێ نووسیویەتی کێ ئاوازەکەی بۆ داناوە لە کێوە گوتوتە تەمانەوە 4 ساڵ دەبی وتومە شاعیرەکەی کچێکی شاری ئەو هەولێریە ماشەڵڵا بەڵێ زاد ناوەکەی هەڵاو ئەلم بەناوی نابوو شتیش وا لە بوو ئەوە پێشکەش کاک محمود ڕەمەزانی کرد بوو کاک محمودیش گوت من خۆشە ئەو سرودەی بڵێ ئەو لەم ئەو کاتی وتم و ئاوازەکەشی کاک نایب ئاسوودەیە کاک نایب دەستێکی باڵای هەیە ماشەڵڵا دەست و چاوت خۆش بێ مامۆستا بێگومان ئێوە چۆن شاعر هەڵە بژێرن لە مەسایلی سرودی ئاینی ینی کەسێک بۆتان دەنووسێت دواتر ئاوازی دادەنیان خۆتان شعرەکان بە پێی کات و زەمانەکان دادەنێن چونکە دەبینی سرودی بۆنەی ئاینیان لە بۆنەی زۆر تایبەت دەگوتر ئێوە بە پێی هەموو بۆنەکان سرودی تایبەتتان هەیە بەڵێ تەمان کاک ئیمڕان ئەمە زاروەیە بۆ خۆمان داوامان لە شاعیرێکی لە شاعری ئەو شاعری زۆر الحەمدولیلا شاعری بەتوانەمان هەیە بۆ خۆمان داوامان لێ کرد جاری واشەیە لە نێو ئەو دفتەرە شاعرانی ئەو کتابانی ئەو نامیلکانەی شاعیرەکانی کوانووسیتیان ئێمە بۆ خۆمان گەڕایان شعرێکمان بەرچاوی کە تۆ زۆر جوان بۆ زۆر بەدڵت بووە خۆش بووە ئاوازێکت بۆ دانا ئاوازەکە زۆر تایبەت بوو یعنی تام و چێژی دایتێ ئاوامان هەڵبژار بووە زاری واشە بۆ کاتی خۆی برن ئەبیدایەت کە پێمان کە هاتین ناو دنیای هونەر مامۆستا محەممەد لێرەوە دەستخۆشی دەکەم خۆی گەورە پاداش بداتەوە زۆر پشتیوان هونەرمەندان بوو کارنان تۆ لە کێوە هاتیتە ناو بواری هونەری ئێوە دوو برانە هەردوو شتان ماشەڵڵا دەنگێکی زۆر تایبەتان ئایا بنەماڵەکەدان بنەماڵەیەکی هونەری بوو ڕەنجان دەنگ وراسیە لە باپیران تۆلۆ دەمێنێتەوە زۆر کەسێ دەنجی خۆش بووە ئەویش مایتەوە ئەو دەنگە ئەمن من لە مەولود و مناسبە و کۆڕی عیرفانی وە بەشداریم دەکرد لە ساڵانی نۆهەتەکان بەڵام سەلیم برام لەوەی لە من دەست بچووکترە بەڵام لەوەی بە پێشە من کەتەوە ئەو زووتر سوو بە ناو دنیای تۆمارکردن و سرود و تەواشیحی کەەوە مەدانی و سەر تەلەڤزیۆنی و سەرشانەوەی باوکتە هونەرمەند بوو کاگادنا باوکم ناوەڵە هونەرمەند نەبوو بەڵام دەستی شعری هەبوو شعری زۆر لەبەر بوو شعری دەتوانین برێ و زۆر خۆش لە هەولێرێ باوت بە هونەرمەند نەناسرەوە و من بۆژە و پرسیارم بەڵام باوکت بە قسە خۆش زۆر ناسرە سەو بەدریسی زۆر خۆش بووە لە هەر کاتی بەهات باە قسەی خۆی دەکرد نەبرێن وڵایەوە بەزی دێ لەمە قسە لەوە پاشە قسەی خۆی دەکرد بابم خی گەورە لی خۆشببی لێرە و داوام لە ئەوانی کار تەماشامان دەکەن لە مردی هەم لایەکمان خۆش بیاڕشەوانی قەدرا خی گەورە لی خۆشببی بابم شعری دەوت شعرەکانی ملی بوون زیاتر لە مەزلیسان قسەی خۆشی دەکرد لەگە خۆمانە من و سەلیم وەکو برادر بووین لەگە بابم دەچوینە شوێنان و یان دەبینی لە هەندێک هیچ قسەیەکی خۆشی بابت بەبیرە ڕۆ لە مەڵەوە زۆریان جێڕایەوە سەلیم هەندێکی زۆر جێڕایەوە بەڵام من قسەی خۆش زارێک مەزلیسێک بوو تازیەک خلاص ببوو ئەمش چوینە ماڵەکەی دانیشتین گوتیە من عدنان هەندێک قورئانی بخینە ئەو مەجلیس هەمیش گوتم وەڵا ناخینم لۆ ناخین خوافتکە گوتم ئەوکە من دەخینم ئە من مادی دەبم دەنێن ڕەحمەت لە بابت ئۆ دەیگوت پێی ناخۆش وەڵا هەستاین منش هەندێک قورئانم خین ماشەڵڵا مەجلیسەکە هەموو دەیانگۆ ڕەحمەت لە بابت وەڵڵاهی خی گەورە پاداش داتەوە ڕەحمەت لەو بابەی دەیگوت ما عازی هەم لۆ تۆ دەیگو بابێ ئیشم پێیە ئەو سوحبەتی زۆر خۆش بوو ماشەڵڵا لێ بەڵا هەر بە قسە خۆش ناسراوە باشە سرودی ترمان ئامادەیە گوێمان لە سرودی تر بێ ئەمڕۆ ئەو سرودەمان تایبەت دەوێ بەچی کاک ئەدنان سوودمان هەیە لەسەر ڕەمەزان و سرود بەڵام سرودێک زۆر پێم خۆشە تیپی هونەری گەیلانی لە هەولێرە هەیە شتەشیان گوتێک غەریبە کاک فەرمان محەممەد و کاک سەرباز ئەوانە لەگەڵی بوونە کاک عەلی شەر بەشدارە لە تیپی گەیلانی ئەوزە سرودتان پێشکەش دەکەم ئینشاءڵڵا باگوێمان دەبین ئینشاءڵڵا يا رسول الله وهات وخزمته لهول ريتك ومدينة لهي شوين ابو زاري نخوشك بلني
ئەگەری مەدکەی قوربان یا رەسوول الله خادمی دەرگاتێ عزیز هۆ عزیز گیانی شیرینم عزیز هۆ عزیز گیانی شیرینم لە خودم داوایە جارێ ببینم لە خودم داوایە لە خەو ببینم ڕێگای مەدینە داچێنم بایەگوڵ ڕێگای مەدینە داچێنم بایەگوڵ ئاوی بۆ دێنم بە گیان و بادڵ ئاوی بۆ دێنم بە گیان و بادڵ عزیز هۆ عزیز گیانی شیرینم عزیز هۆ عزیز گیانی شیرینم لە خودم داوایە زارێ ببینم ئەستێرەک هەیەڵات لانێ وەستێرەیان ئەستێرەک هەیەڵات لانێ وەستێرەیان دنیای ڕوونایەکەت هەیە خیر زەمان دنیای ڕوونایەکەت هەیە خیر زەمان عزیز هۆ عزیز گیانی شیرینم عزیز هۆ عزیز گیانی شیرینم لە خودم داوایە لە خەو ببینم ئای ڕەنگ زەربی گاڵایە خاتای پاییزایە ڕەنگ زەربی گاڵایە خاتای پاییزایە ڕەنگ زەردیاکایە من دووری عەزیزایە ڕەنگ زەردیاکایە من دووری عەزیزە عەزیز هۆ عەزیز گیانی شیرینم لە خودم داوایە زارێ ببینم یا ربی خوای پەروەردگار هەمومان شاد بکات بە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی بەڕاستیەوە ئاواتی هەمومانە ئاواتی زۆرێک لەو شاعیرانەیە کە شعرەکانی ئێوەیان نووسی و ئاواتی زۆرێک لە هونەرمەندەکان خوای پەروەردگار ئینشاءالله بە دیداری ڕەسوول الله شادمان بکات شتمان ئەمڕۆ شەوانێکی زۆر تایبەتن ینی شەوانی دابەزینی قورآنی پیرۆزە شەوانێکن کە مسلمان و ئیسلام لەم شەوانە دابەزیوە کەلامی خوای پەروەردگار لەم شەوە دابەزیوە حەزەکەم گوێم لە سرودێکی تر بێ بۆی کاتەکە زیاتر بۆ سرود خۆشە لە شاشە جوانەکەتانەوە ئەوان پێغەمبەری خوای کەوا دایکمان عایشەی فێر کرد بەو چەند دوعایە کە تایبەتە بە شەوی قەدر پێم خۆشە مسلمانان زۆر ئەو دوعای بکەنەوە ئەی خوای اللهم إنك عفو تحب العفو تو عفوی ئەوانش خۆش دەوێتەوە عفوونە ويا ربي عفو ما بكي أي خواي برز اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا تندار تندهازار حتى بياني أو ذكريكم إن شاء الله ببروي ذكرك وأخوي جور عفو مالك طبعا عفو اشتاش زور جوري ما مصطفى باجيهم لما بي بالصوت يخوت بام دعاء ما بالصوت جلبي هەر بە مایکەکە بابەیەکەوەژەم دوعاە بخوێنین هیوا وایە کە بینەرانیشمان سێجار ئەم دوعاە بەیەکەوە بخوێنین چونکە بەجددی ئەم دوعاە زۆر تایبەتە و حەدیسی تایبەتیشی لەسرە ماوەسەتۆ بخوێنەوە ئێمەش لە دوات دەخوێنەوە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا كريم اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا كريم اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا كريم آمين يا ربي خواهي پروردگار لهم ولايك من خوش بين إن شاء الله
ڕەمەزان مانجی لێبوردن مانجی گەڕانەوە پەروەردیار خەریکە ماڵەواییمان لێەکە بۆ هیواییکە زەخیرێکی باشمان لە مانگەیە کۆ کردبێتەوە باشە سرودێکی تر ماشەڵام ڕۆ هیلاک دەکەین ئەگەر ئاود نەماوە ئاوی خۆشمت دەدەمێ بە سرودی خۆشمان لەوە بڵێ ئینشاءالله زۆر باشە سرودێکی ترکە هالی تۆشمان زیاد دام فەرموو مانجی ڕەمەزان مانجی بەختیاری بەجێمان دێڵی تۆ بەغەمباری داوامان وایە لە بارەگای خوا طاعة رجومان لقبولك همومان دلين أي ماجي قرآن بفراقي تو ضل بخمين أي ماجي قرآن نواجي تراويح الوداع لتو أي ماجي قرآن الوداع لتو دوما نخوايا طاعة وجوب وما قبولك مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بس ما ينقطم خوش داوين أو دل ميرون شو شاوي أواي أتوي نسكوي دلباك أنا بني خان مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم برجع صلاة وسلام هردام لسان أحمدي همال وأصحاب يا أمتي محمد مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي قولي باخذ لم تقول من بلبلم لبصرو ريد لم خندبك بنزل مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مەکەمان تەواو بۆ بەڵام من دەستپێکمان بە قورآانی پیرۆز بوو پێماوی تۆزێک خەلەلی سەوتمان هەبوو لە دەستپێک حەزەکەم ڕێک کۆتاییەکەشی بە قورآانی پیرۆز بێ بەڵام چەند ئاەتێکی کورد بێ لە قورآانی پیرۆز چونکە بەڕاستی ئەم مانگەیە مانگی قورآنە بە تایبەتیش ئەم شەوانە شەوی دابەزینی قورآانی پیرۆزە با کۆتاییەکەشمان بە چەند ئاەتێک لە قورآانی پیرۆز بێ. نا با چەند سوورەتێکی تر بێت جیاوازە سوورەتەکانی بیدایەت بێ بەڵام با کورد بێت چونکە کاتمان کەم ماوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال فلا تحسبن الله مخلف وعده رسله إن الله عزيز ذو انتقام
خۆشحاڵم کاردان زۆر زۆر سپاس بۆ دەرفەتەی بێمەتەندا ئەو کەناڵ و کەناڵەکانی تروانەی خزمەتی دین دەکەن هەر ئەوە درەوە شاوە بنیا خۆش بێ دەست خۆش بێ زۆر سپاس بەڵێ زەن و خۆشەویستان ئەمام تەبەرەیە بوو لە شاری هەولێر پێشکەشمان کردم بۆ هیوایی کە کاتێکی پڕ لە سوود و هاوکات پڕ لە پاداشتمان بێکەوە بڕێ کرد بێ تا تۆرێکی لە شاری هەولێر پێتان شاد دەمەوە دەگەڕێمەوە ئۆستۆدیۆی ناوەند لای هاوکاران. بەڵێ سوپاس و دەستخۆشی بۆ برایانمە لە نووسینگەی هەولێر. بەڕێزان ئیبن ڕەجەب ئەفەرمێ هەر کاتێک شەوی تاکەکانی لەیلەتول قەدر هاوتا بوو لەگەڵ شەوی هەینی گومان زۆر ئەو شەوی لەیلەتول قەدر بێ. ئەم شەو هەم شەوی 25 هەم شەوی هەینیە. هەروەها ئیبن تەیمیە فەرمێ ئەگەر شەوە تاکەکانی لەیلەتول قەدر کۆتایی دەشەوی کۆتایی ڕەمەزان هاوتا بوو لەگەڵ شەوی هەینی ئەوە گومان زۆرە ئیشەڵڵا کە ئەو شەوە شەوی لەیلەتول قەدر بێ. بۆیە با ئەم وردە زۆر بخوێنین کە حەدیسی صحیحی پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. بەڵازان دەگەڕێنەوە لای میوانەکەمان کاک عەدنان دەمێ بپرسم ئەم جۆرە نووسینانە مێژۆکەی بۆ پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام دەگەڕێتەوە یاخود بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام گەشەی پێدرا نوێکاری تێدا کرا؟ بە پێی مێژوو کە خوێندومانێتەوە ئێتر لەسەر چاوەکان بەگشتی کە خوێندومانێتەوە لە سەردەمی هاتنی پەیامی موسڵمانان ئیسلام زۆری خەتی کوفی هاتووەتە بەکارەوە. ئێتر بە زۆری خەتی کوفی ئاەتە پیرۆزەکانیان نووسیوەوە بەو شێوەیە فەرمودەکان نووسیویانە تا گەیشتووەتە کاتی خلافەتی ڕاشدی. ئەو کاتە ئەبن موغڵە هەبووە ئەوە سەرچاوەی قاعیدەی ئەم جۆرەکانی پێی خۆش بوو. کاک عەدنان وا بزانم گرفتێکەیە بەداخەوە گرفتێک لە سەوتا هەیە بە تا برانی سەوت چاکێکن ئەگەڕێنەوە لات تۆ لەسەر کاری خۆت بەردەوام بە. بەڵازان ئەم شەو وەکو هاوکارم کاکدانا ئاماژە پێکرد لە زۆرێک لە مزگەوتەکان لە زۆرێک لە شوێنەکان زۆرێک هەیە خانمان دایکان خوشکان لە ماڵەوە خەریکی عیبادەت و پەرستشن. لە ئێستادا لە شاری سلێمانی لە مزگەوتێک ڕاستەوخۆ هاوکارمان لێ وتارێکمان بۆ دەگوازنەوە پێکەوە بینەری دەبین. وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. ئێمە ڕێزمان زۆر لە مرۆڤ گرتووە. وحملناه في البر والبحر. ئەوانمان کردوەتە سەییدی وشکانی و دەریاکان و هەموو شوێنێک مسەخەرە بۆ ئەوان و ئەوان سەیید و گەورە و دەسەڵاتدارن لە وشکانی و لە تەڕانی و لە بەڕ و بەحرە. وەڕەزەقناهم من الطیبات. هەشتێکیش پاک و جوان بێ کردومانە بە ڕزق و ڕۆزی ئەوان. هەشتێکیش قابیل نەبێ ناشرین و پیس بێ بە شەخسیەت و کەسایەتی مرۆڤ ئێمە پێمان وتوە کە عیبەیە و کە ناشرین و خراپە و تۆژنەی خۆی و لەی دوورکەوەرە و نەیکەی. وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. ئەو مرۆڤە فەزڵمان داوە گەورەوی ئەومان حساب کردووە لە بەرچاو گرتووە زیاتر لە هەموو دروستکراوەکانی ترمان. ئەمە خیتابی خوایە سبحانه وتعالى لەگەڵ ئێمەی مرۆڤ. بەڵام ئەم شەو منەمەوێ لەگەڵ جەنابتانە ئەوە دیراسەکەین هەمومان پێکەوە. ئایا ئینسان ئێمە وەکو بەشەر وەکو مرۆڤ وەکو عەبدی خوا تا چ ڕادەیە قابیلی ئەو حرمەتەین خوا لێی گرتوین و ئایا ئێمە تا چ ڕادەیەک و چه ئاستێک پارێزگاری لەو قیمەت و قەدر و حرمەتەی خۆمانەکەین کە خوا لێی گرتوین. ئەمە ئەم شەو لە خزمەتانە لەم چەند دەقەیە باس لەمە ئەکەین. چونکە خۆشەویستان ئێستێش ئەم شەوەی جەنابتان بۆی کۆبوونەتەوە بەنەس لە قورئانە ناوی شەوی قەدرە. مفەسیرەکان زۆربەیان ڕەئیان وایە کە شەوی قەدر یعنی شەوی حرمەت و شەرەف و ڕێز. مطمئنیش بن کەس خوا ناپەرستێ ئیلا بە ئیزن و تەوفیقی ئەو نەبێ. بۆیە کە هەموو کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم
داوای لە سەحابە بەڕێزەکانی ئەکرد ئامۆژگاری ئەکردن کە بۆ خواناسی و دۆستایەتیان لەگەڵ خوا داوای تەوفیق لە خوا بکەن. بە معاذیە فەرموو معازی کوڕی جەبەل کە یەکێکە لە عولەمای تابعین سەحابە و فەرموویشیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم من زۆرم خۆشەوی ئەی معاذ أعلمكم بالحلال والحرام معاذ بن جبل زاناترين كس لعلمي حرام وحرام وحلالا معاذ كري جبل كسي وشش صالي جياو في صلى الله عليه وسلم فرمي روجي قيامت علماء زاناكاني أمتي من كدين بردمي دادقاي خواب ولي بيتينوا لبيشي هرهم ويانوا معاذ كري جبل في أفرمو بلين اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتي بزانا هيج كس خوانا پرسته إلا بتوفيق إذني أو نبي ليريا يعني چي؟ يعني خوشكو براكانم ايوه زود الخوش وممنون بن ايوه زود سپاس گزار بين كهاتوين خوا پرستين توفيقي أو إذني خويك إذن إيشي بمنوتوه أوا سيري خوبك شوي قدر شوي پێدانی شەرەفە هەر ئینسانێک لە شەوی قەدرا بەشداری کرد ئەوە شەرەف و گەورەی و قەدرێکی پێدراوە کە قابل بێ بەو حرمەت و ڕێزە خوا لە بەشەری گرتووە جا وەرە بزانین پارێزگاری چۆن لەم قەدر و شەرەفە گەورە ئەەکەی ئایا لەو ئاستەیان یان نە بەڕێزان هەموو ئینسانێکی موسڵمانی ژیر مسلمانێکی خەمخۆری قیامەتی خۆی ئەبێ هەموو کاتێکی ژیانی لە هەوڵ و تەقەلا و کۆشی ئەوەیە بێ قەدری خۆی لاخوا گەورەکە قەدری خۆی لاخوا گەورەکە چونکە بەشەرەکان لاخوا کە گەورەن بەهاتنیان بۆ دنیا تێکەڵابوونیان بە شەهەوات و بەو نەفسە ئەمارە بیستووە هەیانەوە فاجتالتهم الشياطين بوشي كشيطان بيانكا لو آست تكريم إلهي جاري وهي نخواره لو آست تكريم إلهي نخواره أبي بردوام لا بيري وكو على أو بيري أوابن لا فكري أوابن شون قدر يعني لا خوا سبحانه وتعالى قورا أكنوا لأستي خوايا لبردني خوايا سقوط نكن أما بابتك أبي هر همومان خريكي بين شكا هر كاتي مروف يعني شو أو آستا كخواي قورا سبحانه وتعالى قدري ليقرتو قرب نزيكي لقل خوابو سبحانه وتعالى أو إنسان مروف بارزقاري كردوا لو حرمة قدرك خوا ليقرتوا بەڵام ئەگەر پێچەوانەکەی کرد ثم رددناه أسفل سافلين أولئك كالأنعام بل هم أضل أولئك هم الغافلون ئەوانە غافڵ و بێخەبەرن لە هەوڵی نزیک بوونەوەیان لە خوا سبحانه وتعالى ئەوانەی غافڵن لەوە کارێکی زۆر غەڵەت و هەڵاکەن چکە مرۆڤ سەعید و بەختەوەر نابێ بە قورب و نزیکی نەبێ لە خالقی هەر کاتێ لەگەڵ خالقی تێکیدا یەتە ئاستێکی زۆر نزمی خوارەوە کە خوا سبحانه وتعالى حسابی بۆ ناکا کاتێک کە ئینسان بیەوێ نزیک بێ لە خوا ئایا ئەتوانێ بگاتە ئەو خوا عەزیمە لە پشتی عەرشی خۆی حتمەن مرۆڤ ئەتوانێ بگاتە پەنای ئەو خوایە سبحانه وتعالى بەو عەزەمەت و قودرەت و گەورەیەی ئەو وەختە کە عەلاقەی لەگەڵ ئەو گەرمە وەسجد واقترب سجدە بە نزیکە بیتەوە لە من وەسجد واقترب من هەندێک خاڵی زۆر گرنگم نووسیوە چەندێکی متوانی لەم فرسەتە باسیەکەین کە ئەمانە بۆ ئەوەیە بیری لێ بکەینەوە جەنابتان ئەم شەوی قەدرە مبارەکە شەوی 25 حەدیثەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم
لە فۆرمولەیە فەرموویەتی لە 25 بۆ شەوی قەدر بگەڕێ لەوانەیە ئەم شەو بێ ئەم ساڵ لەوانەیە قەدرمان لە 25 بێ خۆ بەخوا خوشک و براکان ئەم شەو حتمما ئێمە ئەم 20 ئەخیرە هەردانیشتون ئینشاءالله شەوێک هەر تووشی بووین بەڵام گرنگوێ نیەتمان وا بێ بۆ ئیستیفادە لە شەوەکە بکەین لە قەدرەکە بکەین وەکوانە نەبین لە شەوڕمانەوە و زەحمەتەکانە بەس نەکەوتن و عەزیەتیان بۆ بمێنێتەوە فەرمودەی پێغەمبەر سەڵام چۆن واکەی ئەبێ مریشکار بین خۆ وەڵاهی ئەم شەو ئەو شەوی قەدرە بێ کە من و تۆ بۆی دانیشتوین بەخوا قەسەم حەچی خوشک و برایە لەم مزگەوتایە و ئەوەشی دانیشتووە لە شوێنانی تر ئەوە بزانن گەشتوونە ئاستێک قورب و نزیکی لەگەڵ خوا کە مەلائیکەش سوبحانەهو وەتەعالا جاری وایە ناگەنەوە ئاست بەڵازانەوە بەشێک بوو لە وتاری مامۆستا فەرەیدون عەبدوڕەحمان کە یەکی لە مزگەوتەکانی شاری سلێمانی تاعات و عیبادەتی ئەمشەی هەموو مسلمانی قبول بێت ئینشاءالله وەش کە بینەری ئێمە دوعای خێر بۆ ئێمەش بکات کە خوای گەورە لە گوناه و تاوانەکانمان خۆش بێت و تاعاتی ڕەمەزانی ئەم ساڵمان لێ قبول بکات ئینشاءالله پش بەخوا گومان زۆرەکە ئینشاءالله ئەم شەو لەیلەتول قەدر بێ مادەم هەم تاکە هەم شەی جومعەیە ئینشاءالله خوای گەورە بە نسیبمان کە وەڵای کاک عەدنان دێم وەلای بەڕێزت پێشتر بۆی گرفتێکەوە دەنگ نەدەگەشتە پەخشەوە پرسیاری ئەوم کرد کە مێژووی ئەم جۆرە نووسینانە کە ئێستا لێرە وجودی هەیە بۆ پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام دەگەڕێتەوە یاخود بۆ دوای ئاینی پیرۆزی ئیسلام نوێکاری کرا لەو جۆرە نووسینانەدا بەڵێ بە پێی مێژوو بە پێی ئەو سەرچاوانەی کە خوێندومانە کە لێ ئاشنا بووینە وا ئەگەڕنەوە کە جۆری هونەری خۆشنووسی یەکەم جار خەتی کوفی بووە ئیتر بۆ سەردەمی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام دەگەڕێتەوە کە ویستویانە ئایەتە پیرۆزەکانی قورئان بە جۆرێکی جوان بە خەتێکی جوان بنووسرێتەوە ئیتر خەتی کوفیان داهێناوە بەرەبەرە پەرەیان پێداوە تاوەکو گەیشتووەتە سەردەمی خەلیفە ڕاشدیەکان ئەو کاتە ئبن موقلە هەبووە ئبن موقلە بنەماکانی جۆرەکانی تری خۆشنووسی داناوە وەکو خەتی ثلث وەکو خەتی نوسخ ئەوانە دایناوە بەرەبەرە تا گەیشتووەتە ئەم سەردەمە پەرێسەندووە کاک عەدنان بێگومان لەگەڵ بەرەوپێشچوونی کات و زەمان و تەکنەلۆژیا زۆرێک لە بوارەکانی پەک خستووە یا بۆتە بەدیلێک بۆ تقریبن تا چەند بوونی با بڵین ئامێرە زیرەکەکان و کۆمپیوتەر و کە ئەنواع فۆنت و ئەوانەی تایە تا چەند بۆتە بەدیلەوەی کە بەدەست هونەرمەندێک یا با بڵین خۆشنووسێک تابلۆیەک بنووسێتەوە ئاەتێک بنووسێتەوە پندێک بنووسێتەوە ینی تەکنەلۆژیا ئیشەکەی ئێوەی با بڵین تەزیق و بچوو کردێتەوە یان هیچ پەیوەندیکی پێ نییە پەیوەندی پێوەیە بەڵێ تەکنۆلۆژیا ئێستا کە با بڵێن ئیشی کۆمپیوتەر و بەرنامەکان کە هەیە لەناو کۆمپیوتەرەوەمانە کاریگەری زۆری هەیە لەسەر هونەری خۆشنووسی تا ڕادەیەکیان ئێستا هەنێ خۆشنووس هەیە زۆربەی خۆشنووسەکان لەم سەردەمە پەنایەکی باشی بۆ بن بۆ کۆمپیوتەر بۆ ئاسانکاری ئاسانکاری نەک بۆی کە تایپی بکەن چیەکەن مەسەلەن پیتەکان ئەنووسن بۆی کە سوودی لێوەرەگرن لە کۆمپیوتەرەکە هەنێ جۆری خەت هەیە پێویستی بەوەیە دیزانی بۆ بکەیت بۆ ئەو دیزاینانە سوودێکی لێوەرەگرن ئەو دیزاینانە ئەگەر بێت و هەمووی بەدەست بکرێت کاتێکی زۆریان لێبا بۆیە بە کۆمپیوتەر کاریگەریەکی باشی هەیە بۆیان کە کاتێکی زۆریان بۆ ئەمێنێت هاوکارە نەک و بەدیل بێ هاوکارێکی زۆر باشە بەڵێ بەدیل نییە زۆر باشە مامۆستا عەدنان ئەم جۆرە نووسینانە بە تایبەت ئەمە من هەر لە سەرەتا و سەرنجی ئەم جۆرە نووسینیانە ئەدەم وا هەست دەکەم کە کاتێکی زۆری ویست بێ ینی زۆر وردە بەڵێ چەند کاتیان پێویستە ئەوە هەر تابلۆیەک لەوانە زیاتر لە مانگێکی پێویستە بۆی تەواو بێ ئیتر بە گوێرەی کات چونکە ئەوە ڕاستەوخۆ نانووسرێ ئەو جۆرە نووسینانە پێویستی بەوەیە دیزانی بۆ بکەی پێشتر دیراسەتێکی زۆر باشی بۆ بکەی دوایی ئەوە بینوسیتەوە کە نووسیتەوە کاتێکی زۆرەوەی بۆ ڕوتوشکردن پاککردنەوە و چاککردنی پیتەکان بۆیە باوەڕ ناکەم یان هیچ خۆشنووسێ بتوانێت بە کەمتر لە مانگێ تابلۆیەک لەو جۆران ئەوەی کە ئێستا دیارە ئەوەی هاوکارانم کەمێک پێش ئێستا گەر هاوکارم ببنەوە بیخەنەوە سەر شاشە ئەمەیان چ جۆرێکی ئەوەیە
کێسە لەسەر شاشەیە و چ جۆرێکە جۆری خەتی جەلی دیوانیە دیوانیە جەلی دیوانی ئەوەی پاڵی چییە؟ ئەوەی پاڵی خەتی ثولثی جەلیە ثولثی جەلی دوو جۆر ثولث هەیە بەڵێ ثولثی جەلی و ثولثی ئاسایی ثولثە ئاسایەکە لەسەر دێڕ ئەنووسرێ بەڵام ثولثی جەلی تێکەڵ ئەکرێ ئاوا بەو شێوەیە ئەستا ئەمە چی نووسراوە؟ ئەمەیانە ئەمەی یەکەمیان با بڵێین ئەمە یەکەمیان سوورەتی فیلە ئەلەم تەرە کەیف فەعەل رەبوک بأصحاب الفیل تا کۆتایی بەڵێ ئەوەی پاڵیان ئەوەی تریان دوعایەکە یا من اسمه دواء وذكره شفاء وطاعته غنى کاک عەدنان دەوترێت باس لە دیوانیە کرد دەوترێت ئەمە بۆیە بۆ ناوەیە کە زۆری لە سوڵتانەکان لە دیوانەکانیاندا لە شوێنەکانیاندا بۆ کەسێک کە خۆشنووسێک لە تەنیشە دانیشتۆ و فەرمانی دەرکردبووە پێی دەوترێت دیوانی من تا خەتی دیوانی هەیە خەتی جەلی دیوانی هەیە ئەوەیانە کە لەوێ نمایش کراوە خەتی جەلی دیوانیە ئەوەیان خەتی جەلی دیوانی زیاتر سوڵتانە عوسمانیەکان بە وەکو وەگێڕنەوە بەکاریان هێناوە وەکو کارێکی هەواڵگری کە نامەیەکیان نووسیوە بۆ یا خۆشنووسەکان نووسیویانە یانیش وەکو وەگێڕنەوە زۆرێک لە سوڵتانەکان خۆیان خۆشنووس بوونە کە نامەیانە نووسیوە بە خەتی جەلی دیوانی نووسیویانە بۆی کە بەس لەبین یەکا بتوانن یا خۆیان یا خۆشنووسەکانیان بۆیان بخوێننەوە جۆرەکەی تر دیوانی هەر بە ئاسایی ئەنووسرێ وەکو ئێستاکە لێرە نووسیم کەناڵی ئاسمانی پەیام ئەمەیان دیوانیە بە ئاسایی ئەنووسرێ دیوانی بەڵێ ئەوەی کە قورآانی پیرۆزی پێ دەنووسرێ ناوی چی ئەو خەتەیە ئەوەی قورآانی پیرۆزی پێ نووسراوە و ئەنووسرێ ئێستاکەش خەتی نەسخە خەتی نەسخە ئیتر بۆیە ئەو خەتیانە هەڵبژاردووە چونکە ئەو خەتە پیتەکانی زۆر بە ئاسانی خوێنرێتەوە بۆ هەموو کەسی خوێنرێتەوە ئەوەی سەرنجی منی ڕاکێشاوە کاک عەدنان ینی ئەوانەی کە خۆشنووسن زۆرترین ئەو بابەتانەی ئەینووسن ئەگەر هەڵە نەبم ئەگەر زانیارەکە لای من هەڵە نەبێ زۆرترین ئەو بابەتانەی ئەینووسن ئاەتێکی قورئانە یا هەر وشەی ئەلقورئان الکەریمە یا بسم الله الرحمن الرحیمە یا با بڵێن پند و قسەیەکی با بڵێن خەلیفەیەکی موسڵمانانە یان فەرمودێکی پێغەمبەرە بۆ زیاتر پشت بەوانە ئابەسترێ خۆی هونەری خۆشنووسی بۆچی دروست کراوە ئەم هونەرە بۆەوەی کە هەموو شتێک بە جوانی بنووسرێت بۆیە لە هەمووی پیرۆستر قورئانی پیرۆزە و هەر لە وەکو ئاماژەم پێدا سەرەتا کە جۆرەکانی خۆشنووسی داهێنرا بە خەتی کوفی لەبەر پیرۆزی قورئانی پیرۆز داهێنرا بۆیە تا ئێستاکەشە هەر پێشبڕکەیە بێ هەر شتێکە بێ ئاەتی قورئان زیاترە خەنە پێشەوە بۆی کە بینووسن هەموو شتێکیش کە نووسن پەندی پێشینان بێ یاخود شعرەکان بێ ئەو شعرانە هەڵەبژێرن یاخود ئەو پەندانە هەڵەبژێرن کە ئامۆژگاریە بۆ خەڵک بۆی خەڵکی بە جوانی هەم سوود لە جوانی نووسینەکە ببینێ ئەمیش سوود لە ئەو فەرمودەیە ببینێ زۆر باشە کاک عەدنان ئەگەر کەسێک بێ فێری ئەم جۆرە نووسینانە بێت فێری خۆشنووسین ببێت ئەو پێداویستیانە چین کە پێویستێتی و چۆن ڕێگایە بگرێتە بەر کە بتوانێت وردە و دەفێر بێت پێویستی بە مامۆستایەکی شارەزای بەبێ مامۆستا ناتوانێت سەر بۆ خۆمی یەکم لەوانەیە کە مامۆستایەکی هەبوو ئێستاکیشە کەم تا زۆر پەیوەندیم لەگەڵیا هەیە بنەماکانی خۆشنووسیت فێرە چاودێریت ئەکا متابعەتەکە تا چەند پێشکەوتووی لای خۆی ئەمێنێ ئەو خۆشنووسە کە بتوانێت تەمرین زیاتر بکە چەندی ڕاهێنانی زیاتر بوو ئەوەنە زووتر پێشەکەوێ ڕاهێنانەکەش ڕۆژانە یعنی لە سەرەتاوە دەست پێ بکە ڕۆژانە لە 5 ساعات کەمتر ئەوێ تەمرین نەکە 5 ساعات زیاتر بێ بۆی کە تا ماوەیەک کە خۆی کۆنتترۆل کرد توانی بتوانێت دوسێ جۆر خەت بنووسێ بە جوانی ئەو کاتە ڕەنگە ڕۆژانە ساعتی 2 ساعتی پێویست بێ پێداویستەکانی چی بوون ئەفو کاکدانا ببوورە ئەو پێداویستیان چی کە لە بەردەستیا بەکاری بێنێ قامیژ و پێم وا بێکێکە لەوانەیە کە پێویستە لەم جۆرە نووسینانە بەکار بێت بەڵێ قامیش نووسینی سەرەکیە هەموو خۆشنووسێکی شەبێ بە قامیش دەست پێ بکە قامیشی هەیە حبری هەیە و جۆرێکی کاغەزی هەیە ئەو جۆرە کاغەزانە ئامادەکراوە تایبەت بۆ نووسین هیچ شتێ لەسەر نانووسرێت تەنها بە حبر نەبێ ئیتر ئەو حبرە لەگەڵ قامیشەکە و لەگەڵ کاغەزەکە ئەوە هەموو پێداویستەکانی کاک عەدنان
ئەوەی کە ویستم بیپرسم ئەوەیە کە زۆر جار هونەرمەندێک تابلۆیەک ئەکێشێ هەندێک تابلۆ هەیە ڕوون وازح دیارە پێویست بۆ ناکە هونەرمەندەکە بچێ شی بکاتەوە بۆوانی سەردانی ئەو گەلەریان ئەو پێشانگایەکەن هەندێک تابلۆش چەند ڕەنگێک تێکەڵ کراوە و من و تۆ لەوانەیە پێمان ینی کەسێک کە شارەزای نەبێت پێی وایە هیچ نییە هەر کۆمەڵە ڕەنگ تێکەڵ کراوە بەس هونەرمەندەکە کەیت تعبیرێکا و یەشیەکاتەوە مانایتایە بەشێک لەم نووسینانش هەندێکیان وازح دیارە چی نووسراوە هەندێکیان بەڕاستی وەک من لێم پرسیت ئەبێ خۆشنووسەکە ڕوونی بکاتەوە بڵێ ئەمە فڵانشت نووسراوە ئەمە بە فعلی ڕوبەڕووی ئێوە بۆ تۆ لە کاتی پێشانگا و فیستیڤاڵەکانە بێگومان لە کاتی هەموو پێشانگایەک ئەگە خۆشنووس بێ تا ڕادەیەک ئەتوانێ بخوێنێتەوە خۆشنووسەکە ئەتوانێت شارەزایتیا هەیە زۆری بینیوە جۆرەکانی خات لە ئینتەرنێت بێ لە سەرچاوەکان بێ بینیوێتی بۆیە خوێنرێتەوە بەڵام خەڵکی ئاسایی دێ ئەڵێم تابلۆیە کێیە ئەڵێ فڵان کەسە بە دوایە گەڕێ ئەتوانی بۆی بخوێنێتەوە بێ زەحمەت بۆیە خوێنێتەوە جار وا هەیە ئەڵێ ئەمەوێ وشە وشە پیت پیت پێم بڵێ ئەمە چۆن چۆن وان نووسراوە کێ ئەڵێ وان نووسراوە جا بۆی ئەوها ڕوونیەکەینەوە کە چۆن نووسراوە لە ئەوڵی بەرنامەکە ئاماژەت بۆ کردی سێ بەرهەم سێشە دەنووسم چەندیان نەتەواو کردووە سا وەڵا دوانیم تەواو کردووە ئەوەی سێمینیان لە تەواوبووندایە دووسێ دێڕی ماوە باش ئێمە چینە لای چەند بڕگێک و لە کۆتای شاگەڕینەوە لات باشە باش زۆر باشە بەڵە بەڕێزان ئێستا ڤیدیۆکمان ئامادەیە لە سەر هاوکاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بەسەر هەژاراندا بینەری ئەو ڤیدیۆ بین. لە درێژەی چاڵاکیەکانی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەڵسا بە ئامادەکردنی هەزار سەبەتە خۆراک بۆ هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتی سنووری مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێر سەبەتە خۆراکەکان کە پێکهاتبوون لە برنج و ڕۆن و شەکر و نیسک و فاسۆلیا و چەندین شتی تر کە بۆ هەر ماڵێکی مامناوەند چی پێویستە. لە سەرەتای مانجی پیرۆزی ڕەمەزانەوە ئێمە بەردەوامین لە گەیاندنی هاوکاری و خۆراک بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و نەخۆش. ئەمڕۆژ لەسەر ڕاستپاردەی بەڕێز کاک عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەزار سەبەتەی خۆراکمان ئامادە کردووە لە نێو گەڕەکەکانی نێوشاری هەولێر و دەوروبەریدا دابەشی دەکەین بەبێ جیاوازی. هیوادارین توانی بێتمان سفرەی بێنازی بەربانجی ماڵە هەژارەکان بڕازێنینەوە و بزە و خەندە بۆ سەرلێوی منداڵەکان بجێڕینەوە. خوای گەورە پاداشتی هەموو ئەو کەسانە بداتەوە کە هاوکار و هەماهەنگن لەگەڵمان بۆ دابەشکردنی ئەم ئازوخەیە. لای خۆشیەوە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری دەڵێت سوپاسی سەرۆکی کۆمەڵی دادگەری دەکەین ئێمە بەبێ جیاوازی یارمەتیەکە بەسەر ماڵە هەژارەکانی سنووری مەڵبەندەکەمان دابەش دەکەین. وەکو مەڵبەندی سێی کۆمەڵی دادگەری کوردستان سوپاسی و دەستخۆشی بۆ زۆر بەڕێز کاک عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان سوپاسێکی گەرم و بێپایانی دەکەین. خوای گەورە پاداشی بداتەوە. هەروەها سوپاسی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەکەین کە هەموو کات لە کاتە خۆش و ناخۆشەکاندا دەستبارگر بوون. دیارە ئەمڕۆژ بەشێک لەو هاوکاریانەی جەنابیان و فراکسیۆن بەدەستمان گەیشتووە کە نزیکەی 450 جێ خۆراک دەبێتن. پشتیوان بەخوای گەورە ئێمەش دابەشی دەکەین بەسەر سنووری جوگرافی مەڵبەندی سێی کۆمەڵی دادگەری لە خەڵکی هەژار و ئەو خەڵکانەی کە کەم دەرامەتن بە پشتیوانی خوای گەورە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەردەم لە خەمی هەژاران و مافخوراواندا بووە. هەموو کاتێکیش دژی گەندەڵی و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و شەهیدکردنی خۆپیشاندەران و دژی حکوومەت و دەسەڵاتداران وەستاوەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە میهری ڕەمەزان. ماوە سادناندێم و لای بەڕێزت زۆرێک لە تابلۆکان لە جیهاندا نرخێکی خەیاڵی بۆ دانرێت. ئایا لە جواننووسی و لە خۆشنووسینە شتیوا هەیە کە نرخیان بۆ دابنرێت؟ بەڵێ بێگومان تابلۆی وا هەیە گەیشتووەتە ملیۆنەها دۆلار. بەڵام کام تابلۆ ئەو تابلۆیانی ئەو خۆشنووسانەی کە لە دنیادا نەماون
زۆریش بەناوبانگ بوونە لە ئاستی نێودەوڵەتیە بەناوبانگ بوونە. خۆشنووسی واش هەیە ئێستاکە لە ژیانایە تابلۆکانی گرانبەهایە گەیشتووەتە ئاستێکی نێودەوڵەتی خەڵاتی زۆر باشی هەیە بە ئارەزووی خۆی مەسەلەن نرخ بۆ تابلۆکانی داهانە ئیتر نرخەکانی کەم تا زۆر لە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ خۆشنووسیتر هەچەنە کات کەم ماوە و هاوکاران ئەڵەن کۆتایی پێ بن بەڵام هەوڵێم هەورە بروسکە ئاسا چەند پرسیارە بکەم و تۆش کورتی وەڵامان بەرەوە جەنابەت لە هیچ فیستیڤاڵ و پێشەنگایەکی نێودەوڵەتی یا ناوخۆیی یا بەشداریت کردووە پلە دێناوە نەدێناوە؟ بەڵێ بە چەندین پێشانگا و فستیڤال بەشداریم کردووە دووجار لەسەر ئاستی هەرێمی کوردستان خەڵاتی یەکەم بەدەستهێناوە لەسەر ئاستی عێراق لە فستیڤاڵەکانی شاری نەجەف خەڵاتی دووەمم بەدەستهێناوە لەگەڵ چەندین خەڵاتی تر پاداشتوەمانە لە تورکیایش لە خەڵاتێکی ڕێزلێنانم بەدەستهێناوە. وتت ئەبێت دایمن مامۆستات هەبیان لە لای مامۆستایەک فێربی جەنابەت ئێستش مامۆستات هەیە ئەمە یەک دوو ئێستا مامۆستای قوتابیت و قوتابیت هەیە بۆ فێربوونی ئەم بابەتە؟ قوتابی یان ڕاستێکی چونکە مەجای ئەوم نییە خۆ بگرم بە پێی شکاتمانە بەڵام مامۆستام هەیە و تا ئێستاش بەردەوام لەگەڵیە. تاوان ئەندامیشن لەو با بڵین سندیکانی کە لە عێراق هەیە بۆ خۆشنووسیەوە نیە؟ بەڵێ کۆمەڵی خۆشنووسانی عێراق هەیە لقی کەرکووک و کۆمەڵی خۆشنووسانی کوردستانیش هەیە لەوێ لەگەڵ یانە ئەندام و بەردەوام لەگەڵ هەموو ستافەکانیانە و برادەرانی خۆشنووسان ئەکرێ بڵین ئەم ڕێگەی خەریکە کوێر ئەبێتەوە یان بە بەردەوام قوتابی و بە بەردەوام شوێنکەوتوو هەیە کە لەم بوارەیە خزمەتکە و خۆشنووسی پەرە پێ بدرێ؟ بەعکسەوە ئێستاکە زۆر پەرەی سندووە لە هەرێمی کوردستان بە تایبەت هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئێستاکە زۆر لە لووتکەیە خۆشنووسەکانی کورد ناوی چەند کەسێکیان ئەگەر مەجال بێ بڵێم لە لووتکەیان بۆ نمونە مامۆستا سەلاح هەربیلی مامۆستا زیاد مهندس مامۆستا بژار مامۆستا ئەحمەد عەبدوڕەحمان ئەمانە لە لووتکەیان هەموو لە هەموو دنیا حسابێکی تایبەتیان بۆ زۆر باش وازەمیت کاتیوە بەرهەمەکانمان پێشکەشەوە نیە؟ بێگومان بەرهەمەکان ببین وەی پیشانمان بدەین. ئەمەیان بە خەتی دیوانی نووسیم کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆش. دەستخۆش بێ ئەمەیان ئەو بەرهەمی دووەمیان ئەمەشیان بە خەتی سولفی ئاساییە لەیلەة القەدر خەیر من ئەلف شهر. تاوان بینەرانی بەڕێز ئەمانە هەر ئەم شەو کە لە خزمەتیاون لێرە نووسیوێتی. بەرهەمی سێهەم بەرهەمی سێم بەداخەوە تەواو نەبوو ویستمان سوورەتی شەمس بنووسین بەڵام لەبەر کەمی کات فریانە کەوتین. دەستخۆش. ئەمە بە خەتی نەسخە هەر خەتی ئەو خەتەیە کە قورئانی پیرۆزی پێ نووسراوە ئەنووسرێت. دەست و چاوت خۆش بێ. زۆر سپاس دەستە خۆش بێ زۆر کاتمانخوا بەخێر بێ. زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە بەخێر بێ لە کەرکووک و عەزێتێکیشە ڕۆژە پیرۆزە. بەخێر بێ ئاخوا. زۆر سپاس. بەڵێزان چی دیکەمان مابێ پەیوەندیەکان چینە لای پەیوەندیەکان؟ پرسیاری وازامەڵە زۆرترین ژمارەکان ژمارە کە لە قورئانی پیرۆزدا دووبارە بوو بێتەوە چەندە؟ ئەمە پرسیاری ئێستا پەیوەندی تەلەفۆنیەکان وەرەگرین بۆ ئەم بڕگەیە پرسیارەکەشمان ئەمەیە زۆرترین ژمارە کە لە قورئانی پیرۆزدا دووبارە بوو بێتەوە چه ژمارەیەکە؟ پەیوەندیەکان وەرەگرین بزانین لە قورئانی پیرۆزدا لە زۆرێک لە سوورەت و ئاەتەکانی قورئانی پیرۆزدا چەندین ژمارە باس کراوە بەڵام زۆرترینیان کە لە قورئانی پیرۆزدا باس کرابێت چه ژمارەیەکە یاواتە یەک ژمارە هەیە کە ئەو ژمارەیە چەندە؟ پەیوەندیەکەمان حەزرە لە بازیان لیا ڕەمەزان لە بازیانەوە لیا خان سڵاوی خوارد لێبێ. سڵاوی خۆی گەورە لە ئێوەی دەستخۆشی بەرنامەکەتانیەکە میوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس تەمەنە چەندێ لیا؟ ناچێبووم بۆ دوو. ها؟ لە دووم ناچێبووم بۆ دوو. دەرچووی بۆ دووی پیدایی؟ بەڵێ. باشە سەرکەوتووبی کەست لایەش ینی گەورە خوشک دایک برا هاوکاری بکەن ئەو ژمارەی کە زۆرترین جار لە قورئانە هاتووە کام ژمارەیە؟
ئەو ژمارەیە یین سوورەتی بخوێنە. دانیار ڕوونکردنەوەت بۆیە ژمارە لە قورآانی پیرۆزدا چەند ژمارەیەک باس کراوەتە چەند ژمارە باس کرا بەڵام زۆرترین ژمارە کە باس کراوە ژمارەیە کە چەندە زۆر دووبارە بۆتەوە زۆر دووبارە بۆتەوە تۆ ژمارەیەک بڵێمە هاوکاری تەکەنی شاڵ نازانم تۆ شتێک بڵێ هەر نییە سوورەتی کات نا ژمارە ڕقەممان پێ بڵێ بەس لەوە لیاجان ژمارەیەکمان پێ بڵێ لە سفرەوە تاوەکو دەست پێکەی بڵێ ژمارە ئەوەنە زۆر لە قورئان دووبارەوە زۆر باشە چەند؟ یەک زۆر لەگەڵ بێ لیاجان خال لەگەڵ چێمان لەگەڵایە؟ شەیما لە بەردەڕەش سڵاوی خوا عەلەیکم سەلام ورحمەتوڵڵاه دەستخۆشین بەرنامەتان لێ دەکەم زۆر سپاس خوشی من خاتو شەیما گوێبیستی پرسیارەکە بووی؟ بەڵێ ئەی وەڵامەکەی؟ ئەگەر هەڵە نەبم 100,000 جان؟ 100,000 100,000 دڵنیایت؟ بەڵێ هاوکاری تەکەینەوە دەستانە هاوکاری بکەن ئەو ژمارەیە نییە زۆرترین نا زۆرترین کە دووبارە بوو بێتەوە تا زۆرترین ژمارە ناڵێن ژمارەیە کە زۆر دووبارە بوو بێتە لە قورئانی پیرۆزدا 1000 نییە؟ چەند؟ 1000 دەست خۆش بێ شەیما خان خوان لەگەڵ بێ کوردستان ئەحمەد لە سلێمانی وەرەگرین کوردستان خان سڵاوی خوان لەبێ سەلام عەلەیکم دانا عەلەیک سەلام ڕەحمەتوڵڵاه خوشکی من پرسیارەکە ڕوونە لات؟ وڵاوی من بیستمە 100,000 100,000 هاوکاری کاک دانیار بوو خوشکەی تری و 100,000 نییە دەیدا دەکەی من ژمارەیەکمان پێ بڵێ کوردستان خان هاوکاریشمان کە لۆ کەمترە ئەو 100,000 نییە 100,000 نییە باش قەبتێ 100,000 نییە ژمارەیەکی دیکە بڵێ یەک ژمارە بڵێ تۆ بانەوەت بێ خوان لەگەڵ بێ ئەخوا خاتوو بوشرا سەردار وەردەگرین لە هەورەمان خاتوو بوشرا سڵاوی خوا لەوێ سڵاوی خوا لە ئێوە بێت کاکە بەڕێزەکان ڕۆژی سەعاتتان قبوڵ بێن ئینشاءالله تۆش قبوڵ بێت ئینشاءالله دەکەین خاتوو بوشرا گوێبیستی پرسیارەکە بووی وەڵا بەپێ زانیاریانەی کە هەما پێم وا بێ 1000 وەڵا 1000 نییە 1000 نییە نەبەخوا 1000 وەڵا یەک ڕقە با پرسیاری لە باوکم بکەم ئادەی بەس خێرا 1000 نییە نەوە خێرا بوشرا دەی باشمارە 90 بێ منیش با 90 بێ خوان لەگەڵ بێ ئەخوا چێمان لەگەڵایە؟ تانیا عیزەدین لە کەرکووک تانیا خان سڵاوی خوان لەبێت خۆی گەورە لە ئێوەش وەڵامی پرسیارەکە ئێمە لایە؟ ئاگام نەکەلە زۆر نەبوو باش زۆرترین ژمارە کە لە قورئانی پیرۆزدا دووبارە بوو بێتەوە ژمارە چەندە؟ ژمارە بۆ نمونە 20 30 5 1 0 7 سڵ چوزانم وەڵامی ڕاست نەهاتووە چەند؟ وەڵامی ڕاست نەهاتووە وەڵامی ڕاست تقریبەن هاتووە و تقریبەن جەلال لەو دیوەڵە تقریبەن نەهاتووە و ژمارەکە زۆرە یارمەکە منە لێم وەڵا ژمارەکە کەمە بەڵێ دا 25 بێ ئینشاءالله باشە دەستخۆش بێ خوان لەگەڵ خاتوو کەوسەر ئیسماعیل وەردەگرین لە کوێ؟ خاتوو کەوسەر لە بەردەڕەش خاتوو کەوسەر سڵاوی خوا لێوێ عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاه عەلەیک سەلام وەرەحمەتوڵڵاه خاتوو کەوسەر گوێبیستی پرسیارەکە بوویت؟ دەکرێت دوبارە بکەینە؟
زۆرترین ژمارە کە لە قورآانی پیرۆزدا دووبارە بوو بێتەوە چەندە؟ ئاتە ژمارەیەکە زۆرترین ژمارە هاتیان زۆرترین دووبارە زۆرترین کە دووبارە بوو بێتەوە ئاتە بۆ نمونە ژمارە 5 کە ئایا لە قورآانی پیرۆزدا زۆر دووبارە بووتەوە کە ژمارە 5 نییە ئەوە هەر بۆ دڵنیاییش باش بە ژمارە دووبی هاوکاریشم کرد تۆ دەی تۆ شتێ بڵێ هاوکاری دەکەین ژمارە دوو نی بەڵێ یەک ئێستا کامیان دوو یا یەک زۆر باشە خاتوتانیا لە کەرکووک چەمان لەگەڵایە خاتو کەوسەر ئیسماعیل کەوسەرمان وەرگرت لەوە لە خەبار سیتا شەماڵ لە بازیان بەڵێ سیتا خان بەڵێ سڵاوت لەبێ سڵاو لێتۆ وەڵامی پرسیارەکەت لایە بمبورە سینانیە دینایە دینا شەماڵ بەڵێ دینا بینا یاڵە بینا خان دینا بەڵێ بینا یا دینا د یا ب دینا د بینا باش دەست خۆش یاڵە بەڵێ وەڵام پرسیارەکە زۆرترین ژمارە کە لە قورآانی پیرۆزدا دووبارە بوو بێتەوە نەک ڕقەمێکی گەورە و زۆر نا ژمارەیەک هەیە زۆر دووبارە بووەتەوە ئەو ژمارەیە چەندەیە؟ ژمارەیەک یەک بەڵێ دەی خوال لەگەڵ بێ خۆ حافیزە بێ چێمان لەگەڵا؟ وابزانم ئیتر پەیوەندی تەلەفۆنی وەرناگرین بەڵێ ئەچینە لای ڤیتیەک لەسەر هاوکاریەکانی ڕێکخراوی سۆمای چاوان لقی هەڵەبجە سۆمای چاوان دەستگایەکە تایبەتە بە هاوکاریکردنی مناڵانی بێباوک بە دەرەجە یەک بە تایبەت لە مانگی ڕەمەزانە هاوکاریەکانی لە ڕێگەی خێرخوازانەوە کۆ دەکاتەوە و دەیبەخشێتە سەر هەژاران بە تایبەتر جەخت لەسەر منداڵانی بێباوکەکاتەوە بێگومان سۆمای چاوان لە شەر جەمشار و شەوچکانی هەرێمی کوردستان لقی هەیە لقی سەرەکی لە سلێمانیە ئێستا ڤیتیەکمان هەیە لەسەر لقی هەڵەبجە بسم الله الرحمن الرحيم نحمده ونستعينه ونستهديه ئێمە وەک ڕێکخراوی سۆمای چاوانی هەڵەبجەی شەهید ئیمڕۆستان بە دابەشکردنی هاوکاری بۆ 75 ماڵ بە سەبەتەی خۆراکی ڕەمەزان و 45 ماڵیشمان وەکو کەفالەتەکان بە بڕی 50,000 2 ملیۆن و 300,000 بۆ مناڵە کەفالەتکراوەکان و تقریبان 12 مناڵمانجلی جەژنانیان بۆ کراوە لەلایەن خێرخوازان و هەندێک ماڵیشمان هەندێک بڕی گۆشتیان بۆ دیاری کراوە خی گەورە جەزای خێرخوازان باتەوە بە هەر جۆرێک کە هاوکاری ئێمەکەن ئێمە بیگەین نەدەسی ماڵە نەبوون و هەتی و هەژارەکان و کەم دەرامەتەکان دەستخۆشییان لەکەین خی گەورە بەرەکەت بخاتە ماڵ و دین و ئیمانیانەوە و دەستخۆشیش لێوەیەکەین هەموو جارێکە چالاکیەکانمان بۆ ئەگوازنەوە و لە ڕێی کەناڵەکەی ئێوە توانین زیاتر مناڵەکانمان بە خەڵکی بناسین و خەڵکی دەستی هاوکاریمان بۆ ڕاکێشن بتوانین لەسەر کارە خێرخوازیەکەمان بەردەوام بین. ئێمە بەردەوامین سوپاس بۆ خوا لە ساڵی 2010 لە هەڵەبجەی
شەید کاری خێرخوازی ڕێکخراوی سۆمای چاوانەکەین کەفالەتمان هەبووە لە بۆنەکانە بە ئێمە کەفالەتەکانمان بەردەوامە یعنی هەموو مانگێک لە کاتی خۆیان منداڵی بڕی 50,000 لەلایەن خێرخوازانەوە کەفالەت کرابێ ئێمە گەیانومانە دەرسی و خۆراک و جلوبەرگ و گۆشت و ئەمشتانش لە بۆنەکانە و جژنی قوربان و ڕەمەزان و بۆنەکانی ترا ئێمە هاوکاری مناڵەکانمان کردووە ساڵانێژ توانیمانە مناڵەکان یا بەرینە پێشانگاکان بیان گەڕێنین یان گەشتە بەهاریان پێ بکەین بۆ ئەوی ئەوانی ژۆک و مناڵەکانی تر بێبەش نەبن و خۆشی و خەندە بکەێتە بەڕێزان و خۆشەویستان گەیشتینە کۆتایی بەرنامەی میهری ڕەمەزان لەم شەودا وەڵامی پرسیارەکان ئاشکرا ئەەکەین دواتر هاوکارم کاکە دانیالیش تیر و پشکەکە ڕاکێشە بزانین بۆچێ دەرەچێت پرسیاری یەکەممان یەکەم فەرمان واتە ئەمر کە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە چیە بێگومان فەرمانی ئیقڕەئە بخوێنە فەرمانی ئیقڕەئە نەک سوورەتی علاقیا بەڵێن ئیقڕە بسمی ڕەبیکە الەذی خەلەق ئەمە یەک دوو زۆرترین ژمارە کە لە قورئانی پیرۆزدا دووبارە بوو بێتەوە نەک زۆرترین ژمارە بە گەورەی ژمارەیەکێت زۆرترین جار دووبارەوەتەوە ئەوی ژمارە یەکە تەنها سێ کەس ئەو پرسیاریان زانی ئەوانی تر ژمارانی وتیان ڕاست نەبوون وەلازان دەچینە لای تیر و پشکی ئەو کەسانی کە وەڵامی ڕاستیان زانیە و زانی نەمشەو بۆ کێ دەبێت خاتو ڤیان سالار لە پێنجێم خاتو ڤیان سالار دەتوانی دواتر پەیوەندی بکەی بەو ژمارەیە کە لەسەر شاشە دەنووسرێ بۆی کە ناو ناونیشانت بە تەواوەتی وەربگرن کە ئینشاڵڵا لە کۆتاییدا لە جەژنی پیرۆزدا بتوانین لە تیر پشکەکەدا دووبارە ناوی تۆش ئینشاڵڵا دەربچێتەوە بەڵێ لەبەروی شەوی قەدرە دەمانەوێت لە چەمچەماڵی شەو مەراسیمی قەدر بگوازینەوە پەیامنەرمان هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لە یەکێک لە مزگەوتەکان و لەگەڵمانە جەلال سڵاوی خوارد لەبێت زیندوو ڕاگررتنی شەوی قەدر لە چەمچەماڵ بۆ ئێمە و بۆ بینەران بگوازەرەوە فەرموو بەڵێ جەلال جەباری لە چەمچەماڵەوە دەمانەوێت مەراسیمی گواستنەوەی شەوی قەدرمان بۆ بگوازێتەوە ئەگەر ئامادێ دیارە هاوکارانم ئاماژاکەن بۆی کە گرفتێکەیە لە سەوتە زۆر باشە بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوازە کۆتاییمان هێنا بە ئەڵقەی ئەم شەو خۆی پەروەردگار بە لوتف و گەورە و میهرەبانی خۆی ئەم شەو بە قەدر بۆمان حسێب بکە و ئەم شەو یەکێ بە لەو شەوانەی کە شەوی لەیلەتول قەدرە ئیشەڵڵا هەم تاکە هەم شەوی هەینیە دوعامان بۆ بکەن ئیشەڵڵا ئێمەش دوعا بۆیەوەکەین تاڵقەیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ تاعاتان قوڵ بێت ئینشاءڵڵا لە دوعای خێر بێ بەشمامەکەن بەخواتان دەسپێرین خواتانەکە دەست خۆش